لە کەش و هەوایەکی بارانیدا سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ خۆشحاڵم کە جارێکی تر خوای گەورە ئەو دەرفەتی پێبەخشیون کە بە خزمەتی ئەوی ئازیز و خۆشەویست بگەینەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری پەیامی ڕۆژ. سڵاو و ڕەحمەتی خواتان لێ ببینەرانی عزیز، خۆشحاڵین لە بەرنامەیەکی پەیامی ڕۆژدا لە دەستپێکی هەفتەیەکی نوێداتینەوە خزمەتان. ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردو و دەخوازین کە سەرجەمیان جێگەی سود و ڕۆزامەندی ئێوەی عزیز بێت. ئازان لە تەوریەکەماندا باز لە ئەزمموی گەنجێکی پارێزگای هەڵەبجە دەکەین کە لە ماوەی چەند ساڵی ڕابردووداوە لە ئێستاشدا هەر بەردەوامە کار دەکات بۆ زیادکردنی زمانی کوردی بۆ گۆگڵ بۆ وەرگێڕان و توانێتی هەزاران وشەی زمانی کوردی وشەی کوردی بخاتە نێو گۆگڵەوە کار دەکات بۆی کە زمانی کوردی وەربگێڕێتە سەر زمانەکانی دیکار چەندە لە ئێستادا لەلایەن گۆگڵەوە بە فەرمی زمانی کوردی نەناسیێنرا، بەڵام ئەو کار دەکات بۆی کە زمانی کوردی بناسیێنێت و بێتە هاوشانی زمانەکانی دیکە لە گۆگڵدا کە لە ئێستادا نزیکەی 104 زمانی دیکە هەن کە لە گۆگڵدا کاریان پێ دەکرێت ئەو دەخوازێت دیوا دەخوازێت کە زمانی کوردی بێتە 105 زمان لە جیهاندا. تەوەری دووەمی بەرنامەکەشمان دیارە قسەکردنە لەسەر بابەتێک بە تایبەتی بۆ گەنجان لەوەی کە چۆن هاوسەری داهاتووی خۆیان هەڵدەبژێرن کە ئەماگەرچی ناونیشانی تەوەری دووەمە، بەڵام لە هەمان کات ناونیشانی کتێبەکە کە ئەمڕۆ نووسەرەکەی لە سۆرانەوە لە قەزای سۆرانەوە میوانمان دەبێ وە قسە لەسەرەوە دەکەین بزانین بە تایبەتی ئەوانەی کە تا ئێستا پرۆسی هاوسەرگیریان ئەنجام نەداوە چۆن بیانەوێت یا چۆن هاوسەری خۆیان هەڵبژێرن. ڕازان لە تەوەری سێمیشماندا پێم لێرانماوە دەکەین زانیاریەکانی ڕۆژ لە پارێزگا و قەزاکانی هەرێمی کوردستاندا چۆنەوە تایبەتی تر کە شەوی ڕابردوو بارانێکی زۆر لە پارێزگای سلێمانی باریبزانین لە پارێزگەکانی دیکەش بە هەمان شێو بووە و دەستپێکیش دەچین لای بڕگەی کەش و هاوزانین ئەمڕۆ بارانبارین بەردەوام دەبێت وە پلەکانی گەرما چەند نزم بوونیان بەخۆیەوە بینیم.
بەڵازان لە تۆریەکەی بەرنامەکەماندا باز لە ئەزمموی گەنجێک دەکەین لە پارێزگای هەڵەبجەکە ماوەی چەند ساڵێکە خەریکی وەرگێڕانی زمانی کوردی بۆ سەر زمانەکانی دیکە لە کۆمپانیای گوگڵ و لە ئێستاشدا کار دەکات بۆی کە وشەی زیاتر لە زمانی کوردی بخاتنەوە و فەرهەنگی زمانەکانی گوگڵ و لە ئێستاشدا گوگڵ داوای لێکردو کۆبوونەوەی لەگەڵ ئەنجام داتووە چەندین چالاکی دیکەی ئەنجامداوە بزانین دوایین پەرەپێدانەکانی زمانی کوردی لە گوگڵدا چۆن ئەنجامداوە. ئێستا زۆر بەڕێز بۆ کان حەسەن ئەندامی تیمی وەرگێڕان لە کۆمپانیای گوگڵمان لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵە. کاک بۆ کانسڵای خوا لێبێت، سپاس کە میوانی بەرنامەکەمان بوویت. کاتتان باش، زۆر سپاس. زۆر سپاس. کاک بۆکان لە ئێستادا پرۆژەکەت بەکوێ گەیشتووە تا چەند پەرەت پێداوە بەردەوامی تێدایە؟ زۆر سپاس. حەزەکەم سەرەتا حەزەکەم ئاماژەیە بە مێژووی زمانی کوردی بکەم لەناو وەرگێڕی لەناو کۆمەڵەی گوگڵ لە ساڵی 2015 کۆمپانیای گوگڵ دانی بە زمانی کوردی ناوەندی و کوردی کرمانجینا لەناو کۆمەڵەی گوگڵ بۆی ئێمە بتوانین داتاکان وەربگەڕین بۆ زمانی کوردی بە هەردوو شێوەزارەکە. ساڵی 2016 کرمانجی چوە لیستی زمانەکانی وەرگێڕی گوگڵ، بەڵام کوردی ناوەندی مایەوە هەتاوە ئێستا کاری لەسەرەکە. بە سەبارەت بە پرۆژەکە سپاس بۆخوا کە چەند قۆناغی زۆر باشمان تێپەڕاندووە لە ئێستاە وەک ئەزانن کە توانن کوردی ناوەندی بکەن بە 109 زمان بۆ وەرگێڕان، بەڵام بە پێچەوانەوە بەردەست نییە، ئەویش لە کۆبوونەوەیە. بۆکان حەسەن یەکێکە لەو گەنجانەی هەرێمی کوردستان کە توانیوێتی بە تەنها خۆی خزمەتێکی باش بە زمانی کوردی بکە لە سەراستی جیانی کەویش لە کۆمپانیای گوگڵ یاخود لە تۆڕی گوگڵەکە. ئەمڕۆ هەر کەسێک کە پێویستی بە هەر وشە و بە هەر زانیاریەکە بێت پەنا بۆ گوگڵ دەبات. لە گوگڵیشدا دەبێت سێرچ بە زمان و جیاوازەکان بکەیت، بەڵام ئەوەی کە تا ئێستا نەیتوانیوە کە گوگڵ بە گیان بناسێنێت حکوومەتی هەرێمی کوردستانە، بەڵام ئەوەی کە بەم ڕۆڵە هەستاوەوە لە بری ئەوان کار دەکا وەکو خەمخۆرێک، وەکو شارەزایەک، وەکو گەنجێکی دڵسۆز کەویش بۆکان حەسەنە دیارە چەند ساڵێکە سەرقاڵی ئەوەیە کە دەیەوێت زمانی کوردی بە زمانەکانی گوگڵ زیاد بکە و ئێستا توانوێتی شوێنی خۆی لەناو لە کۆمپانیای گوگڵ بکاتەوە بۆ یەکێک لە ئەندامانی تیمی وەرگێڕانی زمانی گوگڵ و تا ئێستا کاری باشی کردووە، بەڵام هێشتا ماویەتی کۆڵی نەداوە. دەیەوێت بزانێ دەیەوێت زیاتر زمانی کوردی جێ بکاتەوە لەناو گوگڵدا و بەتایبەتی لەم تەوەردا ئێمە دەمانوێت بزانین کێ زمانی کوردی بە گوگڵ ناساندووە یا بە جیهانی ناساندووە. بۆ لەم پرسەدا قسە لەگەڵ خودی کاک بۆکان دەکەین. کاک بۆکان ببوورە بۆی گرفتێکەوە لەگەڵدا بڕام دەمەوێت بزانم کێ لە ئەساسا زمانی کوردی بە گوگڵ ناساندووە، ئایا ئێستا بە تەواوەتی ناسێنراوە یا خۆت هێشتا ماوێتی کاری لەسەر بکرێت؟ بەڵازان کاک جلە دیارە پەیوەندیەکەمان گرفتێکی تێدا تا و گرفتە چارەسەر دەبێت دەچینە لای زانیاریە کە باز لە مسلمان بوون دەکات لە بیاباندا بزانین لە ساڵی چەندە یەکەمین مسلمان لە وڵاتەدا هەبوو یەکەوە بینەری دەبین. یەکەم مسلمانی یابانی کێ بوو؟ لە ساڵی 1891 ڕۆژنامەنووسی بەناوبانگی یابانی ئۆشتارۆ نوودا لە گەڵشاندێکدا سەردانی وڵاتی تورکیای کرد کە ئەو کات ئۆشتار تەمەنی 24 ساڵێک دەبوو. لەوێ عەبدوڵڵا گلیامی بینی کە یەکەم مسلمانی ئینگلیز بوو و خەڵکی لیڤەرپۆڵ بوو. پاش باس و خواز لە سەر ئیسلام و دیراسەکردنی ئاینی ئیسلام ئۆشتارۆ نوودا مسلمان بوونی خۆی ڕاگەیاند و ناوی خۆی گۆڕی بۆ عەبدولحەلیم نوودا. بەوەش بوو یەکەم مسلمانی یابانی. پاش بڵاوبوونەوەی مسلمان بوونی ئۆشتارۆ نوودا سوڵتان عەبدولحەمید داوای لێکرد لە ئەستەمبوڵ بمێنێتەوە، هەروەها ژمارەیەک ئەفسەری دەوڵەتی عوسمانی فێری زمانی یابانی بکات. ساڵی 1902 سوڵتان عەبدولحەمید ئەفسەرێکی عوسمانی بە ناوی مەحەممەد عەلی نارد بۆ یابان تا لەگەڵ پیاوانی دەوڵەت و مسلمانانی یۆکۆهاما مزگەوتێک لە بەندەری ئەو شارە دروست بکەن. ساڵی 1904 و ساڵی 1905 جەنگی یابان و ڕووسەکان مسلمانانی هەژان و هەندێک ئەفسەری میسری چوونە ناو سوپای یابانەوە و
لەوێ ژیانی هاوسەرگیریان پێکێنا و پاشان هەندێکیان خۆیان و ماڵ و منداڵیان گەڕانەوە میسر و هەندێکیان لە یابان مانەوە. تورە جیور و یامادە وەک دووەم موسڵمانی یابانی لە ساڵی 1966 لەدایک بووە و ساڵی 1957 کۆچی دوایی کردووە. تورە یەکێک بوو لە شاندی گەیاندنی هاوکاریەکان بۆ ئەستەمبوڵ. لە ساڵی 1993 گەیشتە تورکیا کە ئەو کات ئەویش تەمەنی 24 ساڵێک دەبوو. پاژمانەوەی بۆ ماوەی 18 ساڵ و دیراسەی وردیایانی ئیسلام موسڵمان بوونی خۆی ڕاگەیاند و بووە دووەم موسڵمانی یابانی. تورە جیور و یامادە بەردەوام پەیوەندی بە هێزی لەگەڵ بەرپرسانی دەوڵەتی عوسمانیدا هەبوو و ئەویش هاوشێوەی ئۆشتارۆ نوودا ژمارەیەک ئەفسەری دەوڵەتی عوسمانی لەسەر داوای سوڵتان عەبدولحەمید فێری زمانی یابانی کرد. بەڵازان دەچین و لای میوانەکەمان کاک بۆ کانسڵای خوا لێبێت بوو بۆی گرفتێکەوە دەنگی تۆ نەگەشتە لای ئێمە. پرسیاری ئەو دەکەین کابزانی کێ یەکەم کەس بۆ توانیوێتی زمانی کوردی بخاتە نێو فەرهەنگی وەرگێڕان لە کۆمپانیای گۆگڵ. بەڵێ سەرەتا سڵاو لە ئێوەش زۆر سواسانم. حەزەکەم سەرەتا ئاماژەیە بە مێژووی زمانی کوردی بکەم لە ناو کۆمەڵی گۆگڵ و لە ناو گوگل کراود سۆرس کە لێوەی دەتوانین داتاکانی لێوە داخڵ بکەین. ساڵی 2015 کۆمپانیای گوگڵ زمانی کوردی ناوەندی و زمانی کوردی کرمانجی دانە ناو کۆمەڵی گۆگڵ. دوای ساڵێک کوردی کرمانجی تەواو کرا کە کوردانی باکوور کاریان لەسەر کرد، بەڵام زمانی کوردی ناوەندی مایەوە هەتاوەکو ئەم کاتەکە قسەتان لەگەڵاکەم و دیارەکە لە ئێستادا لە ناو وەرگێڕی گوگڵ زمانی کوردی ناوەندی لە ژێر 5 زمان داتوانی وەرگێڕان کوی بۆ هەموو زمانەکانی تر، بەڵام لە داتایەکی زۆرمان هەیە بۆ زمانی کوردی ناوەندی و زمانی کوردیە بێ بە زمانێکی فەرمی و ڕسمی لە ناو وەرگێڕی گوگڵدا دەنێت لە ئایندێکی نزیکە، بەڵام ئاماژان بە کات و ئەوە نەکردکە بڵێ کەبێ، بەڵام ئاماژان بە وەگەر کە زمانی کوردی داتایی تەواوی لە بەردەسایە و ئینشاڵڵا لە داهاتوویەکی نزیکە دائەنرێت. کاک بۆکان ماوەی چەند ساڵە کار دەکەیت بۆ جەگیرکردنی زمانی کوردی ناوەندی لە کۆمپانیای گۆگڵدا؟ بەڵێ لە ساڵی 2015 بە کار لەسەر داتاکانی زمانی کوردی ناوەندیەکەم باوەڕگێڕان هەتاوەکو ئەم ساتە و پێشتری کارم بۆ چەسپاندنی زمانی کوردی ناو کۆمەڵی گۆگڵ وە لەگەڵەوەش ساڵی 2019 سیڤێکی 5 2019 دوای ئەوەی کە کۆبوونەیەکم لەگەڵ چەند کەسێک لە تیمی وەرگێڕی تیمی گوگل کراود سۆرس کرد بۆ ئەوی زمانی کوردی لەناو ئەپلیکیشنی گوگل کراود سۆرسدا بنرێت. خۆشبەختانە لە سیڤێکی 5 2019 کۆمپانیای گۆگڵ زمانی کوردی لە ناو کراود سۆرسیش جێبەجێ کرد بۆی ئێمە لەوێشەوە داتاکانی زمانی کوردی داخڵ بکەین و لە ڕێگەی وێنە و ڕێنووس و هەروەها پاکسازیکردن بۆ زمانی کوردی ناوەندی. زۆر باشە کاک بۆکان. ئێستا ئێمە وەکو بەکارهێنەرێکی گوگڵ چۆن دەتوانین ئەو بابەتانەی کە دەمانەوێت دەستمان کەوێت بۆ منە وەرگێڕانمان دەکردە سەر ئینگلیزیمان دەکردە سەر عەربی خۆمان دەمان کردەوە بە کوردی. ئێستا لە هەموو بابەتەکان ئێمە ئەتوانین بە زمانی کوردی وەرگێڕان بکەین یا بابەتەکان وەرگێڕنە سەر زمانی کوردی؟ بەڵێ لە ئێستای هەموو هاونیشتمانیەک هەموو کوردێک دەتوانێت زمانی کوردی ناوەندی وەربگێڕێ بۆ 109 زمانی جیهان. ئەتوانن بچن لە سایتی وەرگێڕی گۆگڵ یاخود لە پلەیستۆر یان لە بەشەکانی تر بەرنامەکە دابەزێن یاخود لە سایتی ڕسمی وەرگێڕی گۆگڵ دەقی کوردی ئەو دەقانی کە پێویستیان پێدی بۆ منە خوێندکاران یان مامۆستایان هەمویان ئەتوانن دەقی کوردی بە ڕێنووسی کوردی بەکاربێنن لەوێ وەرگێڕانی بکەن بۆ ئەو زمانی کە ئەیان نوێت و ئینشاڵڵا وەک پێم وتی لە داهاتوویەک نزیکە لە زمانەکانی تریشەوە بۆ کوردی ناوەندی بەردەسە بێت. زمانی کوردی ناوەندی هاوشێوەی هەموو زمانەکانی دنیا ئەبێ بە زمانێکی ڕسمی. کاک بۆکان چەند وشەی کوردی لە فەرهەنگی وەرگێڕانەکەدا هەیە ئێستادا؟
بەڵێ سەبارەت بە وەرگێڕانی خۆم ڕستە و شەو گرێ هەمووی بێکەوەیەوە نییە بڵێ تەنها و شەوێ زیاتر لە 100,000 وەرگێڕان بۆ زمانی کوردی ناوەندی کردووە لە ماوەیەدا و لەگەڵەوەشە نزیکەی 220,000 پاکسازین بۆ زمانی کوردی ناوەندی کردووە. زۆر باشە کاک بۆکانەوە لەسەر زمانەکان بابزانین ڕۆڵی خۆت لە ناو ئەم هەوڵانی کە یاوتە چیت چۆن بووە و ئایا کێ دەستبار و هاوکاریت بووە تا چۆنە حکوومەت هێرێمی کوردستان هەوڵیاوە لەوەی کە پشتیوانت بێ بۆ ئەم کارە گرنگە؟ بەڵێ وەکو حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا هیچ کەس و لایەنێک هاوکاریم نەبوون لەم پرۆژە و سەبارەت بەوەش کە چۆن توانیمە لە ماوەیە پەیوەندیکی باش لەگەڵ گوگڵا دروستکەم ئەوە بووە کە کارەکان بووە چونکە ئەو وەرگێڕانە من ئەیکەم هەمووی بە پێداچوونەوە ئەو شتانەی پێوەکرێت لەلایەن گوگڵۆ دوایەوەی کە یعنی وەکو چۆن وەکو کەسێکی چالاک دەرکەوتم داوای لێکردم وەکو کەسێکی کاریگەر ئیشان لەگەڵا بکەم لە عێراق کە کۆمیونیتیەکم داناوە کۆمپانیای گوگڵ وەکو کەسی کاریگەر لەوێ دایناوم کا لەسەر زمانی کوردی ناوەندیەکەم و لەگەڵەوەشە کۆمپانیای گوگڵ چەندین جار چاوپێکەوتنم لەگەڵانە کردووە گرنگترین چاوپێکەوتن ئەم چاوپێکەوتنی ئەم چەند ڕۆژە بوو کە لەگەڵ ئەندازیارێک بوو لە کۆمپانیای گوگڵ لە بەشی وەرگێڕان کە ڕاستەوە خۆ باسمان لە زمانی کوردی ناوەندی کرد و دڵنیاتانەکەم و لایەندێکی نزیکە زمانی کوردی ناوەندیە بێ بە زمانێکی فەرمی هاوشێوەی هەموو زمانەکانی تر. زۆر باشە کاک بۆکان بۆ هەوڵانی کە خۆت باسی دەکەیت و تا ئێستا کۆمپانیای گوگڵ وەکو کارمەند لە کۆمپانیەکەیان ناتۆی ناساند و یاخود تۆوەر وەکو خۆبەخش لەگەڵیاندا کار دەکەیت. بەڵێ گرنگترینیشت لە ئێسایە ڕاستەکەی وەکو کەسی کاریگەریشان لەگەڵاکەم چونکە زۆر گرنگە لەم ئانووساتەیە کە تۆ بتانی وەکو نوێنەرێکی زمانەکەت لەوێ دەرکەویت وەکو کارمەندێکی ڕسمی کاریان لەگەڵ ناکەم بەڵام وەکو کەسێکی کارەگەر ئیشان لەگەڵاکەم بۆ هەر شتێکیان پێویست بێیان بۆ منە هەر داتایەک هەر شتێکمان پێویست ئەتوانین بیگەینی پیان چونکە شتێکی زۆر گرنگە بۆ زمانی کوردی ناوەندی لە ئێستاە خۆتان نەزانن کوردێک لەوێ نییە کە بتوانێت بەدواچون بۆ زمانەکە بەڵام خۆشببختانە لە ئێسایە ئەتوانم بڵێم زۆر بە ئاسانی ئەگەین بە کەسانی ناو گوگڵ. ڕۆڵی تۆ توانیویەتی چی ڕاست بکاتەوە لە زمانی کوردی و لە شێوەزارەکانیشی بەتایبەتی لەوەی کە پێم وایە پێشتر کار لەسەر کرمانجی کراوە لەوێ؟ بەڵێ زمانی کوردی کرمانجی ئێستا برادرانی کوردانی باکوور کاری لەسەرەکەن کە پەیوەندیم هەیە لەگەڵیانە خۆشببختانە توانیمە ئیشی بۆ ئەوان بکەم کە چەندی کەسانیان بناسیێنم بەو برادرانە بۆەوەی ئەوانیش پەرە بە زمانەکەی خوان بن و لەگەڵەوەشە کارم بۆ کیبۆردیش کردووە چەندی جار کێشەی کیبۆردم گەیاندووە پیان چارەسەریشان کردووە و لەگەڵەوەشە لەم کۆبوونەوەی چەند ڕۆژاکە کردن بەدەل لەوەی قسەمان لەسەر زمانی کوردی ناوەندی کرد قسەم لەسەر بەشی کیبۆردی کوردی بۆ جیبۆر کرد بۆ iOS کە تاوەکو ئێستا بەداخەوە بێ بەشین کە وتیان ئەیگەینی بەلایانی پەیوەندیدار وە لەگەڵەوەشە باسم لە ئیمۆجی ئاڵای کوردستان کرد بۆ جیبۆر کە هی کۆمپانیای گوگڵە بۆی دابنێ ئەوش بە هەمان شێوە وتیان ئەیگەینی بەلایانی پەیوەندیدار و لەگەڵەوەشە باسم لە کێشەکانی گەڕانی زمانی کوردی کرد سێرچ ئینجن کە زۆر باشە کاک بۆکان دەمەوێت بزانم جگە لە کارکردن لەسەر زمان لەگەڵ گوگڵا ئەتوانی چە ڕۆڵێکی دیکەت هەبێ بە تایبەتی کە کەسێکی دیکە هەبوو کات خۆیمە چاوپێکوتمان لەگەڵ کرد لەگەڵ لەسەر ناساندنی نەخشە کوچ و کۆڵانەکانی هەرێمی کوردستان و شارەکانی بە لەگەڵ گوگڵ مەپۆمانەیە کاری دەکرد لە جگە جیاواز لە زمان چۆن ئەتوانی ئێستا ئەو کاریگەری خۆت لە گوگڵ خزمەتی پێ بکەیت لەسەر ینی هەرێمی کوردستان کۆمەلگەی خۆمان لەسەر کەلتور لەسەر ڕێگۆبان لەسەر هەموو ئەمانانە چۆن ئەتوانی خزمەتی پێ بکەیت؟ مەڵە من هەر لە بەشی گوگڵ ماپیش و لە بەشی وانگەشنامەی فەڕوین بۆ هات بۆ ئەمریکاش و بۆ وڵاتی سنگافورەش بەڵام بۆنەی ڤایرۆسی کۆرۆناوە ئەو گەشتە دواخرا بۆ کاتێکی نادیار و لەگەڵەوەشا گوگڵ ماپ ئەتوانین هەموو کەسێکیشی لەسەر بکات هەموو کەسێک ئەتوانی ئیش لەسەر گوگڵ ماپ بکات خۆی بۆ نمونە وێنەی شوێنێکەگرێت دواتر لە ڕێگەی گوگڵ ماپەوە داغلێکات و شوێنەکە دیارەکات و لەگەڵەوەژا من لە ئێستادا پەیوەندیی باشم هەیە لەگەڵیانە هەر شتێکمەوەیە کە
باسی لێوەکەم ئەتوان بە ئاسانی پێیان بگەێنم وە لەگەڵەوەشا کۆمپانیای گوگڵ خۆشی ئەتوانێت کە پشتڕاستی ئەوە بکاتەوە بۆ نمونە ئێستا من بتوانە کەسێک یان لایەنێ یا کەناڵە یان شوێنێک لەو شوێنانە کە من لێ دوانی بۆ دەم کۆمپانیای گوگڵ ئەتوانێت قسە بکات لەسەرەوەی کە عنی من کەسێکی کاریگەرم لە عێراق و بێتە جواب لەسەر ئەو بابەتە. زۆر باشەکە بۆکان دەمەوێت لەسەر و بانگێژنامەیە زیاتر قسەمان بۆ بکەی ئایا لێرە لە حکوومەتێرین کوردستان لە ینی پویندار ئاگادار کردوتەوە کە کاراسانی بۆ بکەن لە داهاتوودا بتوانی سەردانی ئەمریکا بکەیت و بەدەم بانگێژنامەکەی ئەوانەوە بڕۆیت؟ هەڵە سەبارەت بەوەی کە ئەوەی کە بانگێژنامی بۆ وڵاتی سنگافورە هەموو ڕێساو یاساکانی گوگڵم جێبەجێ کرد هەموو شتەکان تاوبوو تەنها ئەو مابوو کە تەنانەت بە برادرانم لە وڵاتەکانی تر لە ئیسپانیا نێرێت و ئەتوانێت کە ئەو شتانە جێبەجێ بە بەڵامی تر ئەوی شەکەوێتە سەر ڤیزە بۆی کە قونسوڵخانی ئەمریکا بتوانێت ڤیزەن پێ بدا لەو بوارە ئەگەر دووبارە بانگێژنامەیان ناردەوە بم. کار بۆکان لە ئێستادا لە گۆگڵدا وەرگێڕان بە دەنگ هەیە تۆ تا چەند کارێک کردبووی کە ئەم وەرگێڕانە لە ڕێگەی دەنگیشەوە ئەنجام بدرێت؟ بەڵێ لە ڕێگەی دەنگەوە سەرەتا بێ ڕێنووس تەواو بێت ڕێنووس بوو بە زمانێکی ڕسمی بە فەرمی دانرا تواترە توانانی ئیش لەسەر دەنگیش بکەین ئیش لەسەر کامێراش بکەن تەنانەت لە ئێساشە ئەتوانی لە ڕێگەی کامێراوە نووسینی ڕێنووسی کوردی ئەناسێتەوە وەرگێڕی گۆگڵ ئەتوانی لە ڕێگەی کامێرا وەرگێڕانی پێ بگەی بەڵام پێویستە سەرەتا ڕێنووس جێبەجێ بکەین ڕێنووس بێ بە زمانێکی ڕسمی لەوێ دواتر ئەتوانیش لەسەر ئەو شتاری تر بکەین. زۆر باشە کەی یاخۆت چەندت ماوە لەوەی کە ئیدی بێخەم بین لەوەی کە بە هەموو شێوازێک لە گوگڵ ئێمە بتوانین وەرگێڕان بکەینە سەر کوردی یا کوردی بکەینە سەر زمانەکانی تر؟ مەڵێ ئەم کۆبوونەوەی چەند ڕۆژەی ڕابردوو وەک پێم وتی کۆبوونێکی زۆر گەرم بوو ئەتوانم بڵێم شتێک نەماوەتەوە قسەی لەسەر بکەین بۆی زمانی کوردی کەی بێ بە فەرمی ئەویان وتووە کە زمانی کوردیەکەین بە فەرمی وهی هەندێک کێشە هەبووە لە بواری کیبۆرد و شتانە چارەسەرمان کردو تەناوە ماوەبڕایی لەسەر بین کەی زمانی کوردی ناوەندی بێ بە زمانێکی ڕسمی کەی ئەوەش گوگڵ خۆی ئەزانێت کە چی ڕۆژ و چی ساتی بێ بەڵام دڵنیاتانەکەمەوە کە کۆمپانیای گوگڵ پەیمانیەوەی داوە زمانی کوردی بکە بە زمانێکی ڕسمی. زۆر سپاس بۆ کان حەسەن ئەندامی تیم وەرگێڕان لە گۆگڵ سپاس بۆی کەمیوانی بەرنامەکەمان بووی وای سەرکردنی زیاتر بۆ دەخوازم. ئەزدان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتەن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0حوسەد و 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی. باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە.
چۆن زۆپای ئەسلی تۆیۆتۆمی تۆربۆ یابانی دەناسرێتەوە وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە ناوی مارکە ئەسلیەکە تۆیۆتۆمیە و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەربەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسلیەکەیە گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی سیڵقی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RCA37 ئارانی و دڵنیایی ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بینەرانی عزیز بەشێک لە هەواڵ و زانیاریگرنگەکانی ڕۆژنامە پێشکەش دەکەین. ماڵپەڕی قوتابخانەی ئەلکترۆنی بۆ خوێندنی ئۆنلاین لە هەرێمی کوردستان پەکی کەوت و قوتابیان ناتوانن بەکاری بێنن. بەشێک لە قوتابیان باس لەوە دەکەن لە ڕۆژی ڕابردووەوە ماڵپەڕی قوتابخانەی ئەلکترۆنی کە تایبەتە بە خوێندنی ئەلکترۆنی لە هەرێمی کوردستان پەکی کەوتووە. قوتابیان دەڵێن کاتێک دەتەوێت بچیتە ناو ماڵپەڕەکەەوە بۆ خوێندنی وانەکان ماڵپەڕەکە ناکرێتەوە و دەنووسرێت بۆ ئاگداریتان قوتابخانەی ئەلکترۆنی بە شێوەیەکی کاتی ڕاگیراوە. بە پاساوی ڤایرۆسی کۆرۆنا حکوومەتی هەرێم بێ گوێدانە پسپۆڕ و شارەزایانی پەروەردە پرۆسەی خوێندنی ئەمساڵی کردە ئەلکترۆنی کە بەهۆی گرفتەکانیەوە تەنها خودی خوێندکار دەبێتە قوربانی بڕیارە سەقەتەکانی حکوومەت و وەزارەتە پەیوەندیدارەکان. لە پایتەختی عراق چالاکێکی خۆپشاندانەکان و لە بەسڕش خۆپشاندەرێک کوژران لە پارێزگای کەربەلاش خۆپشاندان و نەڕزایەتی دەستی پێکردەوە. سەرچاوەیەکی پۆلیس لە بەغدای پایتەختی عراق ڕایگەیاند ئەفسەرێکی خانەنشینی وەزارەتی ناوخۆکەیەکێک بووە لە چالاکانی ناوخۆپشاندانەکان لە کاتی جێشتنی گۆڕەپانی تەحریر لەلایەن کەسانی نەناسراوە تەقی لێکرا و دەست بەجێ گیانی لەدەستدا. لەلایەکی دیکەوە لە شاری بەسڕەی باشووری عراقش لە کاتی کۆتایی پیاتنی خۆپشاندانەکان خۆپشاندەرێک کوژرا و حوتی دیکەش بریندار بوون. ئێوارەی دوێنێ دەیان هاوڵاتی و گەنجانی ناڕازی پارێزگای کەربەلا لە بەردەم بینایی پارێزگاکەدا گرت بوونەوە و داوایان کرد چەک تەنها لە دەستی دەوڵەت دابێت و تۆمەتبارانی کوشتنی خۆپشاندەرانیش ڕادەستی دادگا بکرێت. بەهۆی دابەزینی بەهای لیرەی تورکی کە هاوشێوەی نەبووە ئەردۆغان پارێزگاری بانکی ناوەندی تورکیای لە کارەکەی لادا. ڕۆژنامەکانی تورکیا بڵاویان کردەوە مۆرات ئۆیسال پارێزگاری بانکی ناوەندی تورکیا بە فەرمانی ڕەجەب تەیب ئەردۆغان لە پۆستەکەی دوور خرایەوە. ڕۆژنامە تورکیەکان ئاماژەیان بەوە کردووە لادانی پارێزگاری بانکی ناوەندی بەهۆی دابەزینی بەردەوامی بەهای لیرەی تورکیەوە بووە بەرامبەر بە دۆلاری ئەمریکی. بەپێی بڕیارەکانی ئەردوغان ناجی ئەقباڵ وەزیری پێشووی دارایی تورکیا دەبێتە پارێزگاری بانکی ناوەندی. لە سەرەتای ئەم ساڵیشەوە لیرەی تورکی نزیکەی 180 بەهاکەی بەرامبەر دۆلار لەدەستداوە کە ئەوەش لە مێژووی بانکی ئەو وڵاتەدا ڕووی نەداوە. دوای 200 یەکەم وتار و نوێژی هێنی لە یەکەم مزگەوتی سینای پایتەختی یۆنان ئەنجام درا. پاش 200 ساڵ بۆ یەکەم جار لە یەکەم مزگەوتی سینای پایتەختی یۆنان 12 کەس بەشداریان لە نوێژی هەینی کرد. ئەو 12 کەسەش 9 پیا و 3 ئافرەت بوو. وتاربێژی مزگەوتی ئەسینا جەختی لە گرنگی مزگەوت کردەوە وتی لە سەردەمی پێغەمبەردا درودی خوای لەسەر بێت ئەرکی مزگەوت تەنها کورت هەڵناتووە لە ئەنجامدانی پەرستشەکان تێیدا بەڵکو مزگەوت دادگا و قوتابخانەش بووە. مزگەوتە تاخانەکەی ئەسینا دەکەوێتە ناوچەی ئیلۆناس کە پێشتر ناوچەیەکی پیشەسازی بووە لەسەر ڕووبەری 850 مەتر دروست کراوە. جێگەی تەنها 350 کەس دەبێتەوە و هیچ بڵندگۆیەکی نییە.
لە دوایی سربەخۆبوونی لە دەسەڵاتی عوسمانی لە ساڵی 1821ەوە یەکەم مزگەوتە لە یۆنان دروست دەکرێت و نوێژی هەینی تێدا ئەنجام دەدرێت. ئەندامە مسلمانەکانی کۆنگرێسی ئەمریکا سەر لە نوێ کورسیەکانی خۆیان بەدەست هێنایەوە لە سەراستی ویلایەتەکانی چەند مسلمانێک سەرکەوتن. هەریەکە لە ئیلهان عومەری بەڕەگەز سۆماڵی و ڕەشیدە تۆلێیبی بەڕەگەز فەلەستینی جارێکی دیکە کورسی خۆیان لە ژووری ئەنجومەنی نوێنەرانی کۆنگرێس لە پارتی دیموکرات مسەوگەر کردووە و بەسەر هاوتا کۆماریەکانیان سەرکەوتن. ئیلهان لە ویلایەتی مینۆسۆتا و تۆلەیب لە میشیگان و لە ساڵی 2010ەوە بە هەمان شێواز لە هەڵبژاردننی نوێکردنەوەی نیوەی ئەنجومەنی نوێنەران لەلایەن دەنگدەرانەوە دەنگیان پێدرایەوە. جگا لەو دوانە ئەندریا کارسەنیش بە هەمان شێوە وەک مسلمانێک دوای بەدەستێنانی 65% دەنگەکانی ویلایەتی ئیندیانە و پێشکەوتنی بەسەر هاوتا کۆماریەکەی ئەندامەتی لە ئەنجومەنی نوێنەران مسەوگەر کردووە. ئەندریا گارسەن لە دوای کیس ئەلیسۆن لە ساڵی 2008ەوە وەک دووە مسلمان لەسەر پارتی دیموکراتی بووە بە ئەندامی کۆنگرێس. لەلایەکی دیکەوە لە سەراستی ویلایەتەکانیش 5 مسلمان لە ئۆکلاهۆما، ویسکۆنس، ئیندیان، دیلاوێر و کۆلۆڕادۆ بوونە ئەندامی ئەنجومەنەکانی یاسادانان کە 3 لەو 5 ویلایەتە بۆ یەکەم جارە مسلمان تێیدا بچێتە ئەنجومەنی یاسادانانیەوە. بینەرانی عزیز بەشێک لە هەواڵ زانیاریگرنەکانمان پێشکەشکردن پاش ناوەڕێک درێژە بە پەیامی ڕۆژ دەبێت. ڕازان دەچینە لای زانیارێک کە باز لە سوودەکانی هەنار دەکات پێکەوە بینەری دەبین. هەنار میوە پڕچێژ و بە سوودەکەی وەرزی پاییز. لەبارەی سوود و کاریگەریە باشەکانی هەنارەوە بێگومان هەروەرزێک تایبەتمەندی خۆی هەیە بۆ پێشکەشکردنی میوەکان، ئەویش بەهۆی پێویستی ئەو میوەیە بۆ تەندروستی و جەستەی مرۆڤ. پاییز لە ناو هەموو میوەکانی تردا هەناری کردووە بە سیما و ناسێنەرەوەی خۆی و خەڵکی بە شێوەیەکی بەرچاو هەنار دەخۆن. هەنار لە توێکڵەکەیەوە تا جیاکەرەوە سپیەکەی ناوی و تا ئاوەکەی و دەنکەکەی هەمووی سوود و کاریگەریە بۆ جەستە، بەڵام ئێمە تەنها ئاماژە بە 10 سوودی هەنار دەکەین. ئەمانە بەشێکن لە سوودەکانی هەنار. هەنار پارێزگاری لە تەندروستی دڵ و دەمارەکانی دڵ دەکات. پزیشکان ڕێنمایی ئەو کەسانە دەکەن کە دەیانەوێت کێشی لەشیان دابەزێنن یا کۆلیسترۆلی لەشیان ڕێک بخەن بە خواردنی هەنار. شەربەتی هەنار یارمەتی هەرسکردنی خێرایی خۆراک و سوکردنی باری قورسی گەدەی مرۆڤ دەدات. لێکۆڵینەوەکانی زانکۆی هارڤارد ئاماژە بەوە دەکەن هەنار دەبێتە هۆی لە ناوبردن و نەهێشتنی چەند شێرپەنجەیەکی تایبەت لەوانە شێرپەنجەی مەمک و پرۆستات. هەنار لە ناو هەموو میوەکاندا دەوڵەمەندترین میوەیە لە دابینکردنی بڕێکی زۆر لە مادەکانی کالیسۆم و پۆتاسیۆم و سۆدیۆم. شارەزایانی وڵاتی چین باز لە سوودە سەرسوڕهێنەرەکەی توێکڵی هەنار دەکەن و ئاماژە بەوە دەکەن سوودەکەی هیچ کەمتر نییە لە دەنکە هەنارەکان، بۆیە ڕێنمایی مرۆڤەکان دەکەن بە شێوەیەکی هاڕە و کەپسول توێکڵی هەنار بخۆن، توێکڵی هەنار وشک بکرێتەوە و وەکچا بکوڵێنرێت و بخورێت. ئەوە پارێزگاری لە شێرپەنجەکانی مەمک و پرۆستات و پۆڕی خواردن و پێست و ڕیخۆڵە و پەنکریاز دەکات. هەنار دەتوانێت خوێن لە مادەزیان بەخشەکان بپاڵێت و کورچی لە پاک بکاتەوە و بەکتریای ناوخوێنیش پاک بکاتەوە و لە ناوی ببات. هەنار پڕە لە پێکاتەی خۆراکی دەوڵەمەند بۆ جەستە. لە هەنارێکدا 174 گرام ڕیشاڵ و 3 گرام پرۆتین و لە 130 ڤیتامین سی بۆ لەشدابین دەکات و لە 136 ڤیتامین کەی و لە 116 فۆلات و لە 112 پۆتاسیۆم و 24 گرام شەکر و 144 کالۆری لە هەنارێکدا هەن. هەوکردن و ئازاری جومگەکان کەم دەکاتەوە و یارمەتی دەرێکی باشی نەخۆشی ڕۆماتیزمە.
بینەرانی عزیز دیارە تەوەری دووەمان قسەکردنە لەسەر ئەوەی کە چۆن هاوسەری خۆت هەڵدەبژێری بە تایبەتی بۆ گەنجانەی کە هێشتا هاوسەرگیریان ئەنجام نەداوە بۆیە با بزانین گرنگترین ڕێکارەکان بۆ هەڵبژاردننی هاوسەرێکی باش چییە کە دیارە ئەمە ناونیشانی یەکێکە لە کتێبەکان کە لە چەند هەفتەی ڕابردوودا بڵاو کرایە وێ مە ڕاستەخۆ لەگەڵ خودی نووسەرەکە قسە و گفتوگۆ دەکەین با بزانین ئەو کەسانێک کە تا ئێستا هاوسەرگیریان پێکنێناوە چۆن هاوسەرێکی باش هەڵەبژێرن کە ئەویش بەڕێز کاک ڕەقیب ڕەسوول میوانمان دەبێت لە سۆرانەوە کاک ڕەقیب زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە دەمەوێت بزانم ئەم کتێبەی کە جەنابەت بڵاوت کردوێتەوە یاخود نووسیوتە لەسەر چە بنەمایەکە و ئایا ئەو گەنجانەی تا ئێستا هاوسەرگیریان پێکنێناوە چۆن هاوسەرێکی باش هەڵبژێرن لەم سەردەمە کە دەزانین سەردەمی تەکنۆلۆژیا ڕێکارەکانی دۆزینەوەی ئافرەت بۆ هاوسەرگیری یاخۆت ڕێکارەکانی زیاتر هەڵە خەڵەتاندنیش تەنانەت زۆرتر بوون. بینەرانی عزیز دیارە گرفتێکی تەکنیکیمان هەیە کە تا ئەو کاتی کە گرفتەکەمان چارەسەر دەکەین دەچینە لای پەیامنێرەکانمان بزانین لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستانەوە ئەو چالاکیانەی کە بەڕێوە دەچێن لە ڕێی پەیامنێرەکانەوە بۆتان دەگوازینەوە کە هەم لە دهۆک زانیاری تازەمان هەیە و هەم لە کەرکووک پەیامنێرانمان لەگەڵمانان بۆی کە زانیاری زیاتر لەوانەوە وەربگرین بزانین لە ڕووی جیاواز لەو کەش و هەوایی کە دیارە ئێستا باران بەشێکی زۆر لە شارەکانی هەرێمی کوردستانی گرتووەتەوە بزانین چالاکیەکانی دیکە لە دهۆک و لە کەرکووک چی هەن و چی دەگوزارێت پەیامنێرانمان لێوە لەگەڵمان دەبن هەریەکە لە ئەمجەد ئۆبەیت واروەها چیا نووری ئەگەر ئامادە بن سەرەتا دەچمە دهۆک لای پەیامنێرمان ئەمجەد سڵاوی خوا لێبێت ئەگەر بکرێ زانیاریەکانی ئەمڕۆی دهۆکمان پێ بڵێیت. بەڵێ جەلال تا ئەو کاتی پەیامنێرەکانمان ئامادە دەبن زانیاریە گوەردەگرین کە باز لە خێوی منداڵ دەکات پێکەوە بینەری دەبین. عادل لە هەواڵەکانەوە ئاواکەم ماڵەکەتە فێری بکە کە منداڵ پێویستە لە پێش گەورەوە بخەوێت. ئەگەر توانیت باسی سەم و ژووری نووستنی منداڵ جیابێت. ئەنجامدانی کارەکانی پێش خەوتن وەک ددانشتن و سەرئاو. با هەمیشە کەشی خەوتن ڕاستەوخۆ خەوتنی بەدوادا بێت بۆ ئەوەی منداڵ لەسەری ڕابێت. منداڵ ڕامەهێنە لەسەر خەوتنی ناوجۆلانە یان سیسەمی کارەبایی و هەزە. تاریککردنی ناوماڵ و کوژانەوەی ڕووناچی. لە هەموو حاڵەتێکدا پێویستە دایک لەسەرخۆ بێت و زاڵ بێت بەسەر دۆخەکەدا و کاتێک منداڵ دەخەوێنێت خۆی خەوی نێت و خۆی ڕابێنێت لەسەرەوەی سەعاتێک دوای منداڵەکەی بخەوێت. هەڵەیە تەنها لە تەمەنی قوتابخانەیان لە وەرزی خوێندن ئەم کارانە بکەیت بەڵکو پێویستە هەمیشەی بێت و کاتی پشوەکانیش بگرێتەوە. ساعتێک بەر لە کاتی خەو نابێت ئایپاد و یاری ئەلکترۆنی بە منداڵ بێت. نابێت 3 ساعت پێش خەو شیرینی بخوات و گەر برسی بوو دەبێت بەرهەمەکانی شیر بخوات. ئەم نەریتانە پشتگوێ مەخە تەنانەت ئەگەر لە ماڵی کەسێک یان لە دەرەوە و ناوباخێک بوویت. بەڵازان دووبارە دەچینەوە قسە و باز دەکەن لەسەر تەوەری دوین بەرنامەکەمان کە باسکردنە لەسەر کتێبێک کە چۆن هاوسەری داهاتوومان هەڵبژێرین. مامۆستا سڵاوی خوا لەبێت دەمەوێت بپرسم لەسەر چ بنەمایە گەنجێک بتوانێت هاوسەرگیریەکی دروست ئەنجام بدات و لەگەڵ کێدا هاوسەرگیری بکات؟ بەر لەوەی بسمە ناو گفتوگۆکە پەرتوکەکە دیدارێکە لەگەڵ ئێمە ئەنجام دراوە لەلایەن بەڕێز کرێ کارقاد ڕوستایی مامۆستاوەرە کە وەرپیش شەون و خونی زۆری لەگەڵدا چێشاوە. مەسەلەی پرسی هاوسەرگیری زۆربەی گەنجەکان کە لەو پرسە نزیک ئەبنەوە بە منطقی و نازانستی لێی نزیک ئەبنەوە.
هەندێک بنەما لەبەر چاو ئەگرن بۆ پرسی هاوسەرگیری ئەو بنەمایانە جگە لە کێشە و گرفت بۆ هاوسەران نەبێ هیچ شتێکە دروست ناکە. هاوسەران تووشی گرفتێکی گەورە ئەبن. هاوسەر واتە هاو بۆ چوون یەکتر بن. هاوسەر واتە هاودید و تێڕوانین یەکتر بن بۆ جۆر و چۆنیەتی ژیان. مەسەلەی ژن، مەسەلەی پێکهێنانی ژیان، مەسەلەی زەواج پرسێکی گرنگە لە ژیانی هەر کەسێکدا. جا بۆ ئەوەی کە ئێمە بتوانین هاوسەرێکی باش هەڵبژێرین دەبێ ڕەچاوی هەندێک بنەمای علمی و زانستی بکەین لە هەڵبژاردننی پرۆسەی زەواج و پرۆسەی هاوسەرگیری. هەندێک بنەما گەنجانی ئێستا بەداخەوە ڕەچاوی ئەەکەن جگە لە گرفت و کێشە نەبی هیچ شتێک بە دوای خۆیدا ناهێنیت. بۆ نمونە خوای گەورە ژنان وەکو چێلگەیەک باز دەکا، وەکو کارخانەیەکی بەرهەمهێنانی مرۆڤ. هەر کاتێک هەڵەیەکی بچووک لەو کارگەیە لەو کارخانەیە ئەنجام بدرێ ئیدی ڕێڕەوی ژیان دەگۆڕێ و تێکەچی. خوا سبحانەه وتعالى ژنان بە چێلگە ناو ئەبانی نیساؤکم حەرث لەکم فەئتوا حەرثەکم ئەنا شئتم. و پیاویش کرێکارێکە ئەو زەویە دادەسێنیت. جا بۆ ئەوەی بە زانستی لەو پرسە نزیک بینەوە هەندێک بنەمای گرنگە هەم لە کاتی ژیانی هاوسەرگیری هەم لە کاتی دوای هاوسەرگیری گرفت و کێشە بە دوای خۆیدا نەهێنیت. ئەو بنەمایانە چین؟ چۆن لە پرسی هاوسەرگیری نزیک بینەوە؟ بنەمای دین و ئەخلاق. دین کە کەسەکە پەیوەندی بە خۆیەوە هەیە، تەکوینی کەسەکە خۆی. ئەخلاقیش پەیوەندی بە جۆری مامەڵە لە بەرامبەرە خۆی چۆن مامەڵە بکە. جا خوا سبحانه وتعالى بە وردی ڕەکیزەکانی ئەو بنەمایانە دائەڕێژی بنەما هاوسەرگیری. باسی مەوەدە و ڕەحمەت ئەکا. مەوەدە واتە کاتێک کە دوو کەس دەستنە پرۆسە هاوسەرگیری خۆشەویستیان هەبی، واتە غەریزەکان یەکتر لەگەڵ یەکدا بمرچێنەوە. لەو کاتە خۆشەویستی هەبی. مەوەدەش دوای ئەوەی کە ئینسان پیر و پەکەوتە ئەبی، بە ساڵا چوو ئەبی، ئیتر بتوانن لەگەڵ یەک هەڵ بکەن. جا ئەگەر بێت و هەر ژن و مێردێک، هەر کوڕ و کچێک بە بنەمایەکی زانستی لە پرۆسەی هاوسەرگیری نزیک ببنەوە، ئیتر لە بڕی ئەوەی گرفت و کێشە بە دوای خۆیدا بێنیت زەواجەکە، خۆشی و بەختەوەری دەجێڕیتەوە ناو خێزانەکە. هەر کوڕ و کچێک پێکهاتە و تەکوینی هەر ڕەگەزێک جیا لە ڕەگەزی دیکە، تایبەتمەندیشیان جیانە. جا بۆیە ژن و مێرد بەیەکەوە، هاوسەران بەیەکەوە، هەردووچیان ژیان یەکتر تەواو ئەکەن. کە یەکتریان تەواو کرد، ئیتر ژیانێکی ئاسوودە دێتە پێش. زۆر باش. من دەمەوێ بەڵێ تا چەند گرنگە ڕێز و خۆشەویستی بکەنە بنیەکەمین بنەمای هاوسەرگیریەکی دروست، واتە ئەوەی کە بۆی هاوسەرگیریەکان بەردەوام بێت ڕێز و خۆشەویستی بەلایەنەوە گرنگ بێت و بەردەوام کار بۆ بکەن کە خۆشەویستی لە نێوانیاندا ڕوو لە زیادبوون بکات. پێش ئەوەی باس لە ڕێز و خۆشەویستی بکەین، دەبێ باس لەوە بکەین کە ئەو کوڕ و کچانە لەسەر چ بنەمایەک لە یەکتر نزیک بووینەتەوە. ئەگەر لەسەر بنەمای ماڵ و سەر و سامانە بە تێربوونی غەریزەی ماڵ و سەر و سامان ئیتر گرفت و کێشەکان دەست پێ ئەەکەن. ئەگەر بەهۆی شەهوەت و ئارەزووەوە لێک نزیک بوونەتەوە، پرۆسەی زەواجیان لەگەڵ یەک دیکە گرێداوە، بە تێپەڕبوونی کات و بە پڕکردنەوەی غەریزەکان، بە تێربوونی غەریزەکان ئیتر گرفت و کێشە سەرە ئەڵەدەن. بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دین و ئەخلاق ئەکاتە بنەمای پێکێنانی
پرۆسەی هاوسەرگیری سەرکەوتوو، پرۆسەی هاوسەرگیری بێگرفت و کێشە، پرۆسەی هاوسەرگیری کە ببێتە مایەی بەرهەمهێنانی مرۆڤێکی تەندروست. زۆر کوڕ و کچ هەیە ژیانی هاوسەریان لەگەڵ یەکدیکە پێکهێناوە، بەڵام ئێستا گرفت و کێشیان هەیە، یان تووشی هەڵسوون و تووشی قەلەقی و دڵە ڕاوچێ بوونە، تووشی نەخۆشی تەنانە دەرونیش بوونە. بۆچی؟ چکە سەرەتا لە پرسەکە نزیک بوونەتەوە لەسەر بنەمایەکی عیلمی نەبووە، بەشتی ڕووکەشی هەر خەڵەتاون. ئەمەش ینی هۆکاری خۆی هەیە. هۆکارەکان چین؟ لە ماڵێ کچ کە پەروەردە ئەکرێ، بەداخەوە بەشێک لە کۆمەڵگەی ئێمە کە کچان پەروەردە ئەکەن لە ماڵێ بەکاریان دینن، دەیان چەوسینەوە، خزمەتی خۆیان پێ ئەکەن لە بڕی ئەوەی فێری تێگەیشتن و ڕوئایەکی دوور ببن، کەچی دەیان چەوسینەوە بەبێ ئەوەی کە فێری علم و زانست و زانیاری خوێندەواریان بکەن، بەبێ ئەوەی کە ئاسۆی بیرکردنەوەیان فراوان ببی. ئەوە لە ماڵێ کاتێک کە ئەم کچە دەچێتە پرۆسە هاوسەرگیری، ئیدی لە کوڕێک ڕاستێ نازانی لەسەر چ بنەمایەک لێی نزیک ببیتەوە، جاری وایە شار و زەختی ئابووری لەسرە، ئەو کچە بیر لە مەسەلەی ئابووری ئەکاتەوە، واتە پاڵنەری زەواجەکە ئابووریە. بە تێپەڕبوونی کات، بە تێرکردنی ئەو غەریزەیە ئیتر گرفت و کێشە سەر ئەڵادا. جا هەر کەسێک چ زەخت و فشارێکی لەسرە، ئەو شتە دەبێتە هۆکار و پاڵنەر بۆ دەستنیشانکردنی هاوسەری. بەڵام باشترین پێوەەر ئەو پێوەرانن کە خوددا دیاری کردووە، دین و ئەخلاق. چکە ئەو پێوەرانە بۆ مەسەلەی پرسی هاوسەرگیری، بۆ مەسەلەی زەواج هەم خۆشەویستی دروست دەکا، هەم ڕێز بنیاد دەنێت و هەم دەتوانن بەیەکەوە ژیانێکی دوور و درێژ ببەنە سەر. پێش ئەوەی باس لە خۆشەویستی بکەین لە نێوان هاوسەران، دەبێ باس لەوە بکەین چ هۆکارێک ئەو هاوسەرانیان لە یەکتر نێزی کردینەوە. چکە ئیسان زەختی چی لەسەربی، مرۆڤ فشاری چی لەسەربی، زیاتر تەرکیز ئەخاتە سەر ئەو شتانە. زۆر باشە ماوەسام، لە دنیای ئەمڕۆیە کە دەبینین کوڕ و کچێکی زۆرمانەیە کە هێشتا زەواجیان نەکردووەوە، بڕیاردانی زەواج بۆیان زۆر زۆر قورس بووەتەوە. هەندێکیشمان هەن کە ئێستا لە تەمەنەکانی ئەتوانم بڵێن 15 ساڵ کەمتر یاخۆت سەرتر لە کچان وە لە کوڕانیش 17 ساڵ و 18 ساڵ و 19 ساڵ زوو بڕیاری زەواج دەدەن. کەواتە لەم دوو جیاوازی ئەواتە هەمانە کە بڕیاری زەواجی زۆر بەلاوە قورسە و تەمەنی نزیک دەبێتەوە لە 27 و 28 ساڵ، هەشمانە لە نزیک دەبێتەوە لە 20 و بڕیاری زەواجی داوە. ئەم دوو پێوەرەی ئێستا بالەسەر هەردووکیان قسە بکەین، بزانین ئەمەی کە منداڵی هێشتا تەمەنێکی کەمی هەیە و بڕیاری زەواجی داوە چۆن هاوسەری داهاتووی دیاری بکە لەسەر چ یانی ئەو بنەمانە چین کە لەسەری دیاری بکە، و ئەوەشی کە ئێستا بڕیارەکە زۆر زۆر لە لای قورسە، متمانە ناکا بە کوڕ، کوڕە متمانە ناکا بە کچ، چۆن بڕیاری ئەسڵن ژیانی هاوسەرگیری بدات. خۆی پرسی هاوسەرگیری پرسەکی عەقیدەیە. ئێستاش دنیای تەکنەلۆژیا زۆرە تێگەیشتن و زۆرە بیرکردنەوەکی دروست کردیە کە هیچ بیر و باوەڕێک نابیتە بنەما نەک بۆ پرسی هاوسەرگیری، بۆ هیچ ئینسانێک. جا مەسەلەی پرسی هاوسەرگیری کە ئەوانەی بچووکن هێشتا زەواجیان نەکردویان، ئەوانەی بە ساڵدا کەوتونە لە زەواج نزیک نەبووینەوە، هەردووچیان بێگومان هەڵان، و ئەوانەش کە بەشێکیان زەواجیان کردووە بەشی زۆریان لە گرفت و کێشەن. بۆچی؟ چونکە زەواج بابەتێکی علمی و زانستیە، تێکەڵبوونی چەندین کلتورە، کلتوری دوو کەس و تێگەیشتنی دوو لایەن دوو بنەماڵە، بەهۆی ئەو تێکەڵبوونە لەگەڵ یەک دیکەدا تێکگیران دروستەبی. جا بۆ ئەوەی کە زەواجێکی سەرکەوتوو، زەواجێک لەسەر بنەمای خۆشەویستی، بنەمای ڕێز، بنەمای مەحەبەت، پێویستە ئەو بنەمانە ئەو تێڕوانینانە لە بەرچاو بگیرێن، تێڕوانینی کاتی نەبن. هەروەک باسمان کرد پارە و ماڵ و سەر و سامان ئێستا ئەولەویاتی پێ ئەدرێ. دوای ئەوەی کە لە ماڵ و سەر و سامان
تێر بوو دوار ئەوەی کە غەریزەکانی دامرکانەوە ئیتر ئەو کاتە هەڵە و غەڵەتیەکانی خۆی ئەبینی ئەو کاتە تووشی گرفت و کێشە ئەبی ئەو کاتە دەزانی کە سەری ناوەتە کونی زەردەواڵە تووشی گرفت و کێشە ئەبی جابوو ئەوەی کە زەواجێکی سەرکەوتوو بۆ ئەوەی لەسەر بنەمایەکی تەندروست علمی کوڕ و کچ لێک نزیک ببنەوە پێویستە ئەو لایەنە شاراوانە ببینن کە خزمەت بە ژیانی معنەویان دەکات نەک بەهۆی زەختی دەرەچی نەک بەهۆی ئەو بابەتانەی کە پەیوەندی بە بەختەوەری و پەیوەندی بە ڕێز و پەیوەندی بە خۆشەویستی نییە لێکتر نزیک ببنەوە ئەمە ئەبیتە مایە گرفت و کێشە هەم بۆ ئەوانەی کە زەواجیان نەکردووە ئەمانە کە چوونەتە ناو پرۆسی زەواج و هەم ئەوانەشی کە دواکەوتونە لە پرسی پرۆسەی هاوسەرگیری. زۆر باشە مامۆستا بۆ کاماشت پێکرد بەشێکی لەوەی کە ئەمڕۆ هەندێک گەنجان لەسەر بنەمای سەرۆت و سامان یاخۆت پێگە و منسەبێک هاوسەرگیری دەکەن یاخۆت هەیە لەبەر کەسوکارەکەی هەشە لەبەر جوانی و جەماڵەتی ئافرەتەکەی یاخۆت بافرەتەکە بە پێچوانە لەبەر جوانی و جەماڵەتی کوڕەکە بڕیاری زەواج دەدا. باشترین هەڵبژاردە لەناو هەموو ئەمانەیە کامەیە گەر بەڕوونی و ڕاشکاوی باسیکەین لەوەی کە ئافرەت بێ یاخۆت کوڕ بێ لەسەری بڕیاری زەواج بدات. باشترین هەڵبژاردن دین و ئەخلاقە چکە پێغەمبەری خوا ئەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام هەر کەسێک کاتە داخوازی کچەکانتان لە دین و ئەخلاقی ڕازی بن کچەکانی خۆی پێ بدەن. مامۆستا ببوورە دین و ئەخلاق دووشتی جیاوازن لەمەیە بۆچی جیا دەکرێنەوە لەم پرسەیە؟ لە پرسی هاوسەرگیری ئێستا بەڵە بۆ نمونە کە دەڵێ دین و ئەخلاق بۆ ناڵێت تەنها دینداری کەوتە دینداری خۆ دەبێ ئەخلاقیشی لەگەڵا بێت. بەڵێ دینداری جاری وایە پەیوەندی بەخۆ بینی خۆ و خوای وا هەیە یعنی شتێکی معنەویە لە نێوان کەسەکە خۆی بەڵام ئەخلاق پەیوەندی بە مامەڵەکردنی دەوروبەریەوە هەیە. باشە مەسەلە ئەو کەسانەی کە بە ماڵ و سەر و سامان کاریگەر ئەبن هەرگیز ناتوانن دین و ئەخلاق لە کەسەکەی ببینن. بۆ نمونە کەسێک کە چۆن کەسێک بتوانی نەخۆشی نەفسی دەست نیشان بکات ئەو پزیشکانەی کە نەخۆشی نەفسی دەست نیشان ئەکەن دەبێ خۆیان تووشی حاڵەتەکی دەرونی بوو بن ئەگەرنا ئەو هەستە معنەویە لە نەخۆشەکە بەدی ناکەن و ئەو کەسەش کە دین و ئەخلاقی نەبی هەرگیز ناتوانی دین و ئەخلاق لە بەرامبەرەکەی خۆی بەدی بکە واتە لە بەرامبەر دین و ئەخلاقدا کەڕ و پێر و لاڵ ئەبیت. هەروەک لە قورئانی باز دەکە زۆر کەس چاوی هەیە پێی نابینی گوێ هەیە پێی نابیسی دڵی هەیە پێی لێ تێناگا معنە ئەوە نییە کە چاو گوێ و دڵی نەبی چاو گوێ و دڵی هەیە دوا ڕۆژ پێ نابینی. پرسی ئێستا پرۆسەی هاوسەرگیری گرفتی هەرە گەورە ئەوەیە چاو و گوێ و دڵیان بۆشتی پڕاوێ زولاوەچی بەکاردێنن وەک ماڵ و سەر و سامان چکە خۆیان نیتیان کەسێک دینداری نەبی ناتوانانی دینداری لە بەرامبەری خۆی ببینی. زۆر باشە مامۆستا زۆر جار تەبەن لە کۆمەڵگەی ئەمە ئەم پرسی دینداریە زۆر قسەی لەسەر دەکرێت و زۆر لەسەری دەوەستێت بەڵام دەبینی ئەم کەسەش زۆر دیندارە و بەڵام زۆر بە ئەخلاقیشە بەڵام دوجار دەبینی هەندێک تعامل بەرامبەر بە یەکتر ئەنجام دەدەن خەریکە کەسی بەرامبەریشی بە شێوازی لە شێوازەکان دینداریەکەشی لەبەرچاو دەکەوێت تا چەندە گرنگە لەم کاتانەیە کە تۆ ناکرێ بڵێ مادام دیندارە و ئەهلی مزگەوتە ئیدی سەرتی پێ بسپێری پێشەوەی کە ئەم بڕیاری لەگەڵ هەڵبدەیت تا چەندە پێویستە وردەکاری لە تەبیعەت و خوڕەوشتی کەسەکە لە تعاملەتە تایبەتەکانی خۆشی بکۆڵیتەوە و ئیسلام تا چەندە ڕێگت دەدا لەوەی کە ئەم کوڕ و کچە پێش بڕیاری زەواج پێشەوەی کە بە شەرعی ئیسلام ببنە مەحرەمی یەکتر لە یەکتر بکۆڵنەوە و نزیک ببنەوە لە یەکتر. دینداری کە ئێمە باس لە دینداری ئەکەین دینداری ڕاستەقینەیە بەشێک لە کۆمەڵگەی ئێمە دینداری تەقلیدی هەیە دینداری تیۆری نەزەری هەیە واتە بە فکر لە ڕووی کردداریەوەش دینداریەکە شۆڕ نەبووتە خوارەوە ئەگەنە ئەجینا دینداری ڕاستەقینە
خاڵ بە خاڵ دەتوانیت چۆن مامەڵە لەگەڵ خۆی لەگەڵ خێزانی لەگەڵ دەوروبەری خۆی بکە بەڵام ئێستا ئێمە هەندێک نمونەی دینداران دەبینین کە بە تەقلید شەوکوێری دینداریە ئەەکەن خواپەرستی ئەەکەن ئەو نمونانە لەسەر دینداریەکە حساب نابی کە ئێستا بەداخەوە حساب کرایە دینداری کوڕەکەیان کچەکە دوزار مامەڵەکی ناتەندروستیان ئەبیت لە ژیانی خێزانیدا کە باس لە دینداری ئەەکەین دینداری ڕاستەقینەمان مەبەستە کە هەموو ژیان و هەڵس و کەوتی بە پێڕێنمایەکانی خوابی نەک ئەوەی خۆی بێوێت لە بەرژەوەندی خۆی دابی دین بۆ ئەوە بەکاربیێنی تا ئەگاتە حەدی ئەوەی بەرژەوەندەکانی کۆتایی پێدێن ئەو کاتە دینداری نەناسیە ئەمە دینداریەکی زۆر نامەنتیقیە زۆرە تێکەڵەیەک دروست بۆ ئێستا کەسی واهەیە نوێژێ ئەکا ڕۆژێ ئەگری بەشێکیان هەمویان نا بەڵام نازانی بۆچی ئەو نوێژە ئەکا ئەو ڕۆژێ بۆچێ ئەگری ینی دینداریەکە قوڵ نەبووتەوە ناو ناخ و دڵ و دەرونی چکە خوای گەورە باسی ئینسانێک دەکا کە بە ئیمان و عەقیدە پەروەردە بووبی مثل كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء مرۆڤێکی بەهێزی لێ دروست ئەبی مرۆڤێک کە بتوانی لەگەڵ تاڵی و سوێرەکانی ژیان هەڵبکا مرۆڤێک کە بتوانی چۆن مامەڵە لەگەڵ خێزانی خۆی بکە بەڵام باسی مرۆڤی لاوازیش ئەکا مرۆڤی بێباوەڕ کە ناتوانانی لەگەڵ خێزانی خۆی هەڵبکە ومثل كلمة خبيثة كشجرة خبيثة اجتثت مەسەلەی کەسێک لەسەر ئیمان و عەقیدە پەروەردە نەبووبی هەرچەند خۆشی بە مسلمان بزانی ناتوانی تەعامل لەگەڵ خێزان بکە ئێستا ئەوانەی کە دژی خێزان ڕائەوەستنەوە بێباوەڕەکانن چونکە ئەو توانایان نییە ئیدارەی خێزان ئیدارەی ماڵی خۆیان بدەن ئیدارەی منداڵیان بدەن بتوانن لەگەڵ خێزانیان هەڵبکەن بەڵام بە پێچەوانەوە ئیمانداری ڕاستەقینە ئەتوانی لەگەڵ ژن سار خێزان هەڵبکە و ئیداریان بدا مرۆڤێکی بەهێزە بەتوانایە خوای گەورە توانای پێبەخشیوە ئەو مرۆڤ ئەتوانی چۆن مامەڵە بکە لەگەڵ دەوروبەری خۆی بەڵام مرۆڤی بێهێز مرۆڤی بێ ئیماندار بێدین خوانەناس هەمیشە مامەڵەی ناجۆرە مامەڵەی نابووتە تەنانەت برادەرێک لە ئەمریکا ژیابوو پێکەوە گفتوگۆمان کرد باسی حەزارەت و شارستانیەتی ئەمریکای ئەکرد کە چ شارستانیەتی هەیە بەڵام دوزار لە میانەی گفتوگۆکە من پێم گوت هەموو شارستانیەتی ئەمریکا بەها و قیمەتی ئەوەی نییە کە ئێستا تۆ ناتوانانی لەگەڵ دایکت بژی یعنی کێشە و گرفتی لەگەڵ دایکی هەبوو ماڵ و سەر و سامانی هەبوو بەڵام نەیەتوانی چۆن لەگەڵ دایکی خۆی بژیت یعنی ئێمە وەکو ئیماندار وەکو مسلمان نەک دەتوانین لەگەڵ دایکمان بژین بەشکم دەتوانین لەگەڵ خێزان لەگەڵ دەروجیران لەگەڵ کۆمەلگا هەڵبکەین بەبێ گرفت و کێشە جا ئەو ئیماندارەی کە خوا باسی ئەکا زۆر بەبەرهەمە ومثل كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء ڕێگەکانی داکوینە لەسەر زەوی لقەکەشی بەژن و باڵاشی زۆر بەرزە بەرەو ئاسمان هەڵسووە قەدەکەشی ئەستورە بەرهەمی هەر چوار وەرزی هەیە یعنی تا لە ژیان دامایە گرفت و کێشەی لەگەڵ خێزانی نابی تا لە ژیان مایە دڵی خێزان ناڕەنجینی زوڵم مستەمی لێ ناکە تەنانەت نەک هەر لە کاتی پێکەوە ژیان بەڵکو لە کاتی لێکجیابوونەوە کە بەخۆشی لەگەڵی جیا ئەبیتەوە چه حەق و مافێکێ بە زیادەوە پێ ئەدا ئەوە نمونەی کەسایەتی مسلمان لەگەڵ نمونەی کەسایەتی بێباوەڕ کەسایەتی بێباوەڕ لە کاتی زەواجە نەتوانی لەگەڵ خێزانی خۆی هەڵبکە هەموو ئەوروپا و ئەمریکا ئێستا لە قەیرانی پرۆسەی زەواجدانا ناتوانن زەواج لەگەڵ مرۆڤێکی هاوڕەگەزی خۆی کەسێک کە تەواوکەری خۆیەتی ژیانی لەگەڵ بەسەر ببە ئێستاوان لەگەڵ سەگ دەژین بۆچی چونکە ئاکاری مرۆڤایەتیان تیادا نەماوە بڵێن هیچ مرۆڤی باش نەمابیت مامۆستا باشترین تەمەند تەمەنێک کە شیا بێت بۆ هاوسەرگیری و لەسادا زۆرێک لە پیاوان یاخود کوڕان
ترسی ئەویان هەیە کە زۆرێک لە خێزانی ئافرەتەکە داوای ئاڵتون و داوای ماری زیاد دەکەن بۆیە سڵ دەکەنەوە لە پرۆسی هاوسەرگیری بە تابێت لەم دۆخە ئاوری کە ئێستادا هەیە تا چەند گرنگە کە خێزانی ئافرەتەکە و کچەکە لایانی کەم گرنگی بەوە بدات کە کوڕێکی باخلاق و کوڕێکی دیندار هەڵبژێرێت بۆ کچەکەیان. ئەو مەفهومە ئەو تێگەیشتنە پێویستە لەسەری بوەستین، بەڵام ئێستا هاوسەرانیش کوڕ و کچەکان ترسیان لە زەواجەیە، ترسیان لەوە هەیە کە بەیەکەوە بتوانن درێژە بە ژیان بدەن، بۆیە کە لە پرسی پرۆسی هاوسەرگیری نزیک دەبنەوە ئاڵتون و زێر و زیوێکی زۆر بە بنەما دەگرن بۆ ئەوەی ئەگەر لە زەواجەکەش شکستیان خوارد هەرسیان هێنا بەو مادەیە قەرەبووی ژیانی خوان بکەنەوە. بەڵام ئەمە بەڕاستی تێڕوانینێکی زۆر سەقەتە، تێڕوانینێکی هەڵەیە، ژیانێکی فاشیلانەیە، چونکە ئەگەر ئەو کەسە چۆن ژیانی خۆی وێران ئەکا لە بەرامبەر ئاڵتون و ماڵ و سەر و سامان، وە کەسێک کە لە ژیانی خۆی هەرسی هێنا تووشی فەشەل و لاڕێی بوو، ئاڵتون و سەر و سامان نەک هەر ئاڵتون و سەر و سامانی نایەتە بەرچاو، تەنانەت ژیانی خۆشی بەلاوە گرنگ نییە. جا بۆ ئەوەی کوڕ و کچەکانمان لە گرفت و کێشە پارێزراو بن، پێویستە لە کاتی پرۆسی هاوسەرگیری نە موچە، نە ناوشۆرەت و نە شەهادە و لەو پێگە نە ماڵ و سەر و سامان لە بەرچاو نەگرن تکایە، بۆ ئەوەی کە ژیانێکی بێگرفت و کێشە زۆر باشە بەڕێ بکرێت، پێویستە تەنیا دین و ئەخلاق. زۆر باشە مامۆستاگیان، سپاس دەکەین لەوە زیاتر بەنامەکەمان دەرفەتمان نادا لە خزمەتاوی. سپاس بۆی کە لە پەیامی ڕۆژەوە لەگەڵمان نابوویت. بەڵازەن دەچینە لای تەوەری سێمی بەرنامەکەمان کە هاوکارمان ڕامیار عوسمان لە فستیڤاڵی ژیان بۆ بەرهەمە خۆماڵەکان کە ڕۆژی ڕابردوو لە پارێزگای سلێمانی ئەنجامدرا، بزانین تا چەند هاوڵاتیان گرنگی بە بەرهەمە خۆماڵەکان دەدەن و ئایا ئاستی بەرهەمی بازار و بازارکردن لەو فستیڤالدا تا چەند ڕووی لە زیادبوون کردووە. ڕامیان سڵاوی خوا لێبێت، دوایین زانیاریەکان چین و فستیڤالەکە ئایا بۆی بارانباری نوێت لە ئێستادا بەردەوامی هەیە؟ بەڵێ دانیا، سڵاوی خواتان لێ بێبیانیتان باش. ئێمە ئێستا لە پارکی ئازادین لە شاری سلێمانی، ئەمڕۆ دوم ڕۆژی بەڕێوەچوونی فستیڤاڵی ژیانە لە شاری سلێمانی، ئەمڕۆ کۆتا ڕۆژێتی هاوکات. دیارە شەی ڕابردوو بەهۆی ئەوەی کە بارانێکی زۆر لە شاری سلێمانی و ناوچەکانی تری هەرێمی کوردستان باری، دیارە فستیڤاڵەکەش وەکو پێویست یعنی سەیرەکەی شوێنی فستیڤاڵەکە بووە بە قڕ، بەڵام سەرپەرشتیارانی فستیڤاڵەکە دەڵێن فستیڤاڵەکە ئەم ڕۆژ بەردەوامە بێ بەهۆی بارانبارینەکەەوە هیچ گرفتێک دروست نەبووە، هیچ زەرورزیانێک بەر ئەو خاوەن کارانە نەکەوتون کە لە فستیڤاڵەکەدا بەشداریان هەیە. لەم فستیڤاڵە نزیکەی 80 کەس بەشدارە و بەرهەمە کوردەوارەکانی خۆیان نەمایش کردووە کە بەرهەمی خۆماڵین ئەم ڕۆژ بەردەوام دەبێت تاوەکو ئێوارە و تا ئێستا گرفتێکیان بۆ دروست نەبووە، بە پێیەوەی کە دوێنێ یەکەم ڕۆژی فستیڤاڵەکە بووە. سەرپەرشتیارانی فستیڤاڵەکە ئاماژە بەیەکەن کە قەرەباڵغێکی زۆری پێوە دیار بووە، ئەوان لە ئاستی بەڕێوەچوونی فستیڤاڵەکە ڕازی بوون. من ئێستا کاکشاهۆ وەرەگرم، زانیاری زیاتر لەو وەرەگرم سەبارەت بە بەڕێوەچوونی فستیڤاڵەکەەوە، ئەو کارانەی کە لە فستیڤاڵەکە ئەنجام دراون و بەدەمەهاتنی هاوڵاتیان چۆن بووە لە زاری خۆیەوە دەیگوازینەوە. کاکشاهۆ سڵاو لێبێ، زۆر سپاس و ئامادەبوونێ. ئەمڕۆ دووەم ڕۆژی فستیڤاڵەکەیە ئەگەر بیتە ئێرەوە، چۆن فستیڤاڵەکە بڕێوە چێوە، چەند کەس بەشداریان لە فستیڤاڵەکە کردووە؟ سەرەتا بەخێر بن سەرچاو. فستیڤاڵی ژیان کە دوێنێ یەکەم ڕۆژی بوو بە ئامادەبوونی چەند میوانێکی زۆر ژمارەی گەورەوە هاتن بۆ ئێرە، کە ئەمە وای لێ کردین کە دڵنیابین لەوەی کە خواستێکی زۆر هەیە لەسەر هەمی ناوخۆ ئەگەر بە شێوەیەکی گونجاو نمایش بکرێ. ئەم ڕۆژ سەرباریەوەی کە دوێنێ شەوکەشەوە تۆزێک بارانایی بوو، گرفتی بۆ دروست کردین، بەڵام لەخوا بە زیابێت گرفتەکان تەنها مادی بوو، بەرهەمە ناوخۆیەکان هیچی زەرری پێ نەگەشتووە، یەکە بە یەکەی بەشدار بوومان بەسەر کردووەتەوە، دڵنیابوون لەوەی کە هیچ زیانێکیان لێ نەکەوتووە. بەپێی خشتەی فستیڤاڵەکە ئەمە کاتژمێر 2 پاشنیۆڕۆ تا دەی شەو نمایشەکەین، بەڵام لە ئەبینیت خواستەکە ئەوەندە زۆرە، خەڵکانە یەکەن سەر لە بەیانی زۆر هاتوون بۆ ئەوەی کە بزانن بەرهەمە ناوخۆیەکان چیە و چەندها شتیشیان کڕیوە. زیاتر ئەو بەرهەمانی کە لە فستیڤاڵەکەیە هەیە چییە؟ تا خواردنە یان پێداویستی تریش لە فستیڤاڵەکەیان نمایش کراوە؟ بە شێوێکی سەرەکی خواردنە، بە شێوێکی سەرەکی بڵێ بەرهەمی کشت و کاڵیە،
هی ناوخۆ هەر هەمووی بە پلەی دووەم ئەتوانین بڵین ئەوەی کە ئەو بەرهەمە ناوکان ئەو بەرهەمە کشت و کاڵیە چۆن ئەکرێ بە بەرهەمێک کە سوودی لێوەربگیرێ دوای ئەو مثلن بە نمونە هەنگاوانەکانمان هەیە کە ئەمانە هەمووی بەرهەمی کێڵگی خۆیانە هی هەنگی خۆیانە خۆیان بە خێوان کردووە ئەو دڵنیاشمان کردوتەوە لەوەی کەسانێک بێن کە وەکو چۆن بڵین باوەڕ پێکراون و پەسەند کراون لەلایەن کۆمەڵی هەنگاوانانەوە هەر کەسانێکی هەروەمان نەهێناوە کە بتوانین بە شێوەیەکی نادروست هەنگوینەکانیان هەنگوینێکی ناساک بێت ئەو بەرهەمانەی کە لە فیسیڤالەکان نمایش کراون ینی لە ڕووی نرخەوە مەسەلەن چۆنە ینی هاوڵاتیان دوێنە کە لێرە بەژار بوون تا چەند لە نرخەکان ڕازی بوون چونکە بەشێک ینی لە خەڵکیان وایە ئەم خواردنە کوردەواریانە یان ئەم پێداویستە کوردەوارانیانە نرخەکانیان تۆزێ لە سەرەیان ئەم فیسیڤالە هیچ داشکانێک کراوە لە نرخەکانیان بێگومان بە ڕێژێکی زۆر بەرچاو داشکانن کراوە تەنانەت هەندێ پەروم گەشتۆتە داشکانی لە 150 ئەوەی کە تێبینی ئەکرێت ئەوەیە کە وەکو پرۆژی تاکە کەسی ئەم بەرهەمە ناوخۆیانە ئەم کابراایە هەموو کولف و هەموو تێچوونەکانی خۆی بە شێوەیەکی کەسی مامای لەگەڵاکە بەڵام ئەگەرمە بە شێوەیەکی ڕێکخرا بە شێوەیەکی کۆمەڵ بێ بە شێوەیەکی هەرەوەزی بێت بێگومانەوەش کاریگەری ئەبێ لەسەر نرخەکەی لە هەمان کاتدا ئەو کواڵیتیە بەرزەی کە بڕبوومی ناخۆهەیەتی قەنەعەت بە کڕیارەکە ئەکات کە شایانی ئەوەیە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی سوودەوە لە ڕووی ئەوەی کە بەرهەمی ناوخۆیە هیچ کەشێکی نەبێت لەگەڵ نرخەکەیە ئەوانەی بەڵێ کە بەشداریان کردووە ئەوانەی کە لە فیسیڤالەکە بەشدارن تەنها خەڵکی ناو سلێمانین یا لە دەرەوە و لە شارەکانی تریشەوە هاتوون بە شێوەیەکی سەرشی خەڵکی ناو سلێمانیە و چواردەوری تەنانەت لە چەند شوێنێکی ئەم لاولاشەوە توانیمانە خەڵکانێک بێنین بانگەشت بکەین بۆ بەشداریکردن لەم فیسیڤالە باشە دەبینین لە فیسیڤالەکان ئەوانەی کە بنمونە ئەنجامدرێن قەرەباڵخێکی زۆری پێوە دیان نییە بەڕای جەنابتان ینی هۆکارەکەی چییە مەسەلە نەبوونی پارەیە بە هاوڵاتیان ئەم فیسیڤالانە بەهۆی نرخی زۆریانی نرخیان زۆرە کەلوپەلەکان خەڵک نایان کڕێیانی هۆکارەکەی چییە بەڕای جەناب ئێمە ئەوەی کە تێبینیمان کردوەشی کە هانیداین فستیڤاڵی ژیان ساز بکەین ئەوەیە کە ئەمان بینی چالاکیەکان بە شێوەی پەرت لەم لاو لەولا بە شێوەی تاک بە شێوەی بەربڵاو ئەکرایەوە بۆیە فستیڤاڵی ژیان تا پلێکی زۆر وەکو هەڵێکە وەکو سەرەتایەکە بۆی ئەم بەرهەمەناو خۆیانە نمایشکردنی ئەم بەرهەمەناو خۆیانە بە شێوکی کۆکراوە بێت ئەچیتە شوێنێکەوە هەموو بەرهەمە ناخۆیەکان بە هەموو جۆرەکانیەوە بەردەستە کەسێک بە تایبەتی ناچێت مەسەلەن بۆ بڵین بەرەبوومی هەنگ کەسێک بە تایبەتی ناچێت بۆ بەربوومی هەنار و کشت و کاڵی خاصەتەن ئەگەر بە شێوەیەکی وا نمایش نەکرابێت کە سەرنجڕاکێش بێت هەوڵێک وەکو فستیڤاڵی ژیان ئەنجامدانی فستیڤاڵی ژیان سەرەتایەکە بۆ یەکەمە بتوانین بەرهەمی ناوخۆ لە شێوەی فستیڤاڵێک پێشانگایەک بە شێوەیەکی ئیداری ڕێکخرا و هەمویان کۆک بکەینەوە بۆ شێوەیە توانین نمایشێکی زۆر جوانی بەرهەمی ناوخۆ بکەین کەشەوە بۆ ینی ناساندنی ئەو بەروبوومە ناوخۆیانە بە دەرەوە هیچ فستیڤاڵە یان پلانێ نییە لە بەردەستا بۆی کە ئەم بەرهەمانە لە فستیڤاڵە نێودەوڵەتیەکان لە وڵاتانی تریش یعنی بناسێندرێن ئەم فستیڤاڵانە ساڵانە زۆر ئەنجامدرێن ئایا لە وڵاتانی تر ئەمە ئەنجام نادرێت بۆ ناسانی بەرهەمە کوردەواریەکان بە هەمان شێوەی هەوڵ تاکە کەسیەکان هەوڵی تاکە کەسی هەیە بۆ ناساندن بەرهەمێک دوان هەنار هەنگوین ئەمانە ئەبرێتە دەرەوە بەڵام لە نێودەوڵەتیەکانە پێوەری تایبەتی هەیە ناتوانانی لەو پێوەرانە لابێت شێوازەکانی چی شێوازی نمایشکردن شێوازی پاکەشکردن شێوازی ڕازاندنەوە شێوازی خستنە ڕوو ئەمانە هەرمی هێشتا کە ئێمە ئەتوانم بڵێم لاوازین لەو بوارەیە سەبارەت بە بەرهەمی ناوخۆ ئەگەر ئێمە بگەینە قۆناغێک کە بتوانین لە ڕووی نمایشکردنەوە لە ڕووی ناساندنەوە لە ڕووی پاکەشکردنەوە لە ڕووی لە قوتونانەوە بتوانین شێوازێکی جوان لە ئەهمان کاتا پشگیری حکوومەت لەوەی کە ئێمە ئاسانکاری کرێ بۆ هەناردەکردنی ئەم بەربوومانە بۆ دەرەوە ئێمە دڵنیاین لەوەی کە ئەم بەرەبوومەی کە لە کوردستانە بەرهەمە هێنرێت هیچی کەمترینە لە زۆر بەرهەمیان دەستخۆش بێ کاکشا و زۆر سپاس بۆ ئامادەبانێت بەڵێ زۆر باشە سپاس ڕامیار بەڵە جەلال ئەگەر پرسیارێک نەبێت دەگەڕێمە وڵات زۆر سپاس دەکەم دەچینە دوهۆک لای پاملێرمان ئەمجد سڵاوی خوالێ بێت زانیاریەکانی ئەمڕۆی دوهۆک چین ئەمجد ئۆبیت لە دوهۆکەوە پاملێرمان لەگەڵمانە ئەگەر ئەمجد گوێت لە دەمە دەمەوێت بزانم زانیاریەکانی ئەمڕۆی پارێزگای دوهۆک چین و ئایا کەشوهای ئەمڕۆی دوهۆک هاوشێوەی سلێمانی و شارەکانی دیکە کەشوهایەکی باراناویە یاخۆت زانیاریەکانی دیکە بەگشتی چین پێمان بڵێیت.
دیارە دەنگمان ناگاتە لای ئەمجد وێنێ ئەمجد دەگاتە لای ئێمە کە خەریکی خۆ جوانکردنە بۆ سەر بۆ بەردەم کامێرە خلەوەی کە خۆی جوانەکە بەڵام دیارە دەنگمان ناگاتە لای ئەمجد بێت پشتەوەشی دیارە باران نەبێت کەشەوەکەش بێت دۆهە کەشەوایەکی ساماڵ و هەتاویە ئەمجد گەر گوێت لە دەنگمانە دەمانێت بزانین زانیاریەکانی ئەمڕۆی پارێزگای دۆهۆک چین پێمان بڵێیت دیارە جیاواز لە زانیاریەکانی دۆک لە کەرکووکیش بڕێڕواایە کەمڕۆ کردبوونەوەیەک بۆ پشتیوانی لە پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خوای لەسەر بێت ساز بکرێت کە کاژمێر سێی ئێوارە دەبێت لە کەرکووک کە دیارە لەوێش مەڵبەندی کۆمەڵی ئیسلامی کەرکووک گەستاوە بە سازدانی ئەو گردبوونەوەی داوا لە خەڵکی کەرکووک و خەڵکی دەوروبەری کەرکووک دەکەن لەوەی کە بەشداریە و گردبوونەوەیە بکەن بۆ پشتیوانی لە پێغەمبەرمان محەممەد درودی خوای لەسەر بێت. ئەمجد ئەگەر ئامادە بێت دەگەڕێنەوە لای ئەمجد سڵاوی خوا لێ بێت گوێت لە دەنگی ئێمەیە وڵا ئاگام لە هیچ نییە تەلەفۆن قەتع ئەلۆ ئەمجد فەرموو گوێمان لە دەنگتە ئەلۆ ئەلۆ الو الو ئەمجد گوێت لە دەنگمانە دیارە گرفتی تەکنیکیمان لەگەڵ پامنێرمان ئەمجد هەیە دەچمە لای زانیاریەک لەسەر خەو لەوەی کە بۆچی دەوترێت خەوی دوای عەسر خەوێکی باش نیە یا باشترین خەو بۆچی خەوی نێوان نیوەڕۆ بۆ عەسرە باشترین خەوی ڕۆژ دوای نیوێژی نیوەڕۆیە تا پێش نوێژی عەسر بەڵام ئایا بۆچی گرنگە لەوەی کە دەڵێن شەوان زوو بخەون و بەیانیان زوو هەستن هەر کاتێک شەو هات کاتی خەوە کە ڕۆژ هات خەو نامێنێ بەڵام بەداخەوە ئێستا خەڵکانێک شەویان لە گۆڕاوە بە ڕۆژ دەخەون بە شەو ئیشگرن ئەمە کارەساتە و بەڵاو موسیبەتێکە تەوانە نووسین و لێکدانەوەی هی بەڕێز دکتۆر عەبدولواحیدە دەڵێ گەر مرۆڤ بە شەو تا درەنگ مایەوە نەتوانێت بەو شێوەیە کە لە لاشە کە لاشە داوای لێ دەکا بەو شێوەیە هورمۆنەکانی لاشەی دەخوازێ هەستێت و مرۆڤێکی چالاک بێ و وزەی هەبێ و بتوانێت مرۆڤێکی بەرەمێن بێ و دایەنان و ئیبداع بکات لە ئیشەکەیدا ئەوەی ئێستا ئێمە لێمان قۆماوە دانیشتن بە دیار ئینتەرنێت و مۆبایل و چات و یاری و تیڤی و شتەکانی ترەوەیە ئێمە دەچین لەم کاتی نەشات و چالاکیەدا دەخەوین ئەیکوا گەڕانەوە بۆ فیترەت و تەندروستی و لاشەی ئینسان خۆی بزانین ئێستا کە ئێمە ئاوا دەکەین پرسیارێکمان بە لاشەی خۆمان کردووە بزانین لاشە قسەیەکی تری هەیە بەیانی دەبێ بە ئیجباری هەستێ بۆ نوێژ تەئکیدی لێکراوەتەوە لە هەر بارودۆخێکدا بێت بەرد ببارێت ناتوانێت نوێژی بەیانی لەگەڵ نوێژی عیشا و ئێوارە جەمعکەی بۆ ئەوەی کە بە ناچاری هەستی و پێت بڵێن بێ نوێژ باشترە لە خەو ئەو نوێژە بۆیە لەو کاتیایە بۆەوەی هیچ کەسێک لە ئومەتی محەممەد درودی خوای لەسەر بێت لە خەو نەمێنێتەوە هەستێ و نەشیت بێ و بەیانی زوو دەستکات بە کارەکانی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت دەفەرمێت خوای گەورە بەرەکەت بخەیتە ئومەتەکەمەوە لە کاتی بەیانیاندا ئێمە وا دەزانین ئەم کاتی بەیانیانە تەوزیعی ڕزقە تەنها پارەیە نەخێر حیکمت لەم کاتەدا دابەشەکرێ عەقڵ لەم کاتەیە ئیش دەکات زیرەکی لەم کاتەدا دابەش دەکرێت بەرەکەتی کار لەم کاتەدا دابەش دەکرێت لەبەرەوەی کە بەیانیت لە دەست دەرنەچێت زوو دەبێ هەستیت مرۆڤەکە وای لێ دێت بەم لاشە ماندوویەتە بەم چاوە خەواڵویەوە دەچێتە ناو خەڵک کە سیر دەکات هەمووی کاری خۆی کردووە ئەمیش تازە تەپەتەپ بەتەمایە بەپێی ئەوان کار بکات ئەم سەحابەیە کەم حەدیسای گێڕێتەوە لە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت دەفەرمێت پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت هەر کاتێک بیویستایە جێیشێک بنێرێت بەیانیان زووی نارد ئەویش فێر بوو دیجارەتیان و پیاوەکانی بەیانی زوو دەنارد بۆ بازار ئەفەرمێت پیاوێکی زۆر دەوڵەمەندی لێ دەرچوو بە یەک حەدیسی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت بەرەکەت لە بەیانیاندایە ئەمە سیحر بووە بە یەکێک لە دەوڵەمەندەکانی مەدینە چونکە ئەگەر دیقەت بدەیت لە بەیانیاندا غازی ئۆزۆن زۆرە وردە وردە کە ڕۆژ هەڵهات ئیتر وردە وردە غازی ئۆزۆن نامێنێ ئەو ئۆکسیژینەی هەیە کەم دەکات بۆیە کە بەیانیان مرۆڤ هەست بە چالاکی و نشاتێکی عجیب دەکات بۆ چونکە هەموو گیانی هێز و وزە و تاقەیە مرۆڤ کە هەڵەسێ لە بەیانیاندا هۆرمۆنێک لە لاشەیدا هەیە پێی دەوترێت کۆرتیزۆن
ئەم کۆرتیزۆنە لە بەیانیاندا وجودی هەیە سعات 6 بەیانی بۆ نزیکەی سعاتێک. ئەمە یەکە تاقە و وزەی مرۆڤەکان زیاد دەکات. ئەمە یەکە پێی دەوترێت ستیرۆید. ئەم هۆرمۆنە لە بەیانیان نزیکەی 3 ئەوەنەی ئێوارانە. ئەمەیە شەکر لە خوێندا بەرز دەکاتەوە بۆی کە مرۆڤ تاقە و جوڵەکانی بەکاربێنێ. ئەمەیە کە زەختی ئینسان وردە وردە بەرز دەکاتەوە تاکو ئینسان تەندروست بێ. لە دوای سەعات 9 خاو دەبێتەوە هەتا ماڵاوایی دەکات و نامێنێ. لاشە تەوقیت کراوە لەسەر مواقیتی نوێژ. سبحان الله. ئایا غازی ئۆزۆن لە پاییز و لە بەهاردا زیاد و کەم ناکات؟ نەخێر. پەیوەندی بە سەعاتەوە نییە، پەیوەندی بە نوێژی بەیانیانەوە هەیە، پەیوەندی بە ڕۆژهەڵاتنەوە هەیە، پەیوەندی بە کاتەکانی نوێژەوە هەیە. بۆیە ئیسلام لەو کاتەی نوێژی بەیانیت پێ دەکات لە پاییزدا جیاوازە لەوەی کە لە بەهاردا پێ دەکات. جیاوازەکەی زۆر زۆرە، واتە 3 سعات جیاوازی هەیە. بۆیە تۆ دەبێت بەپێی سعاتی بایۆلۆجی لاشت بجوڵیتەوە، نەک بەپێی سعاتی دەست، چونکە ئەمەیە تەحکوم بە لاشووی تۆوە دەکات. بۆیە کۆرتۆزن لە لاشەدا دەمێنێتەوە وە قووەتی زیاترە وردە وردە هەتا ئاگەیتە دەوری نیوەڕۆ. اینجا کە گەیشتیتە ئێوارە هۆرمۆنێکی تر سەرهەڵ دەدات کە پێی دەوترێت میلاتۆنین. اینجا میلاتۆنین پێی دەڵێ بخەوە، واتە ستیرۆید پێت دەڵێ هەستە و چالاک بە. لە بەیانیان نەخەویت و ئاگات لێبێ، ئاگار لە لاشەی خۆت بێ و ئاگات لە سایەکەت و ئاگات لە کەسابەتەکەت. کارەمە بەدامی ئەم ڕۆژمان پێشکەشکردن دیۆ خوازین کە ئەستە جەم بڕگۆ بابەتەکانمان جێگەی سود و ڕەزامەندی و یاسیز بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین. خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.